خواردنی قرژاڵ حرامە؟ خواردنی قرژاڵ حەڵاڵە، حەرام نییە، چونکە گیاندارێکی ئاویە لەناو ئاوە ئەژێت. گوێم لێ بوو ئەڵێن هەندێ قرژاڵ ئەچنە دەروێ ئەو ئەچنە وشکانیش سرکە ئەوەی کەوا لەناو ئەو گیاندارانی لەناو ئاوە ئەژێن و لە دەرەوە ئەژێن، یعنی لە هەردووکیانە ئەژێن، تەنها قورباقە بۆق پێغەمبەر صلی الله علیه وسلم نهی کردووە کە قورباقە بکوژین، مادام کوشتنی حرامە کەواتە خواردنیشی حرامە، بەڵام قرژاڵ وان نییە. قرژاڵ زۆربەی کات لەناو ئاوایە و گۆشتێکی پاکیشی هەیە، یعنی زۆر بە لەزەتی شەوەکو باسیەکەن من نەم خواردووە. تۆ حەزت لە قرژاڵە؟ وەڵاهی زۆر نوێت خۆشە، ئەنجا خەڵک زۆر تاقیە کردەوە وتیان حرامە، ئیتر بەلامەوە سیر بوو. تۆ حەزەکەی بیخۆیت؟ باوە ئەخە دوای ئەوە نییە یەک قەپێک و لێگرێت وریابە.